شتێک هەیە بەڕێزان پێی ئەڵێن فۆبیا. فۆبیا واتە ترسێک کە منطقی نییە، یعنی عەقڵانی نییە. بۆ نمونە لە کولە بترسی شتێکی عەقڵانە نییە. ئەزانن بۆ؟ چونکە مستەحیلە ڕۆژێ لە ڕۆژان کولە ئینسانێکی خوارد بێ، یا کولە یابێتی بە ئینسانێکەوە، یا کولە پیس بوو بێ. شتی وان نییە. کولە حەشەرەیەکە زۆر پاکە. کولە ئەسڵەن لە ئینسانی زۆر تەبیعەتی پاکترە. گەڵایەکی پاک نەبێ نایخۆ. باشە، کولە هیچ شتێکی نییە با بە ئینسانە، نە ژەهراویە نە پیسە نە شتێکی هەیە. بەڵام شکڵەکەی لەوە ئەچێ لە مناڵیتەوە، یا ڕۆژێ لە ڕۆژان گرتبێتە بەدەستیەوە، قاچت تۆزە چەقیبێ بەدەستە، هەستێکی نوعێکی بۆ دروست کردبی. بۆ نمونە کەسێک ئێستا لە کولە ئەترسێ، ئەمە پێی ئەڵێن فۆبیا. مەسەلەن تۆ ئەچیتە سەربان، بچیتە سەربان ئاساییە، بەڵام هی وایە بچێتە سەربان یەکسەر بەرچاوی ڕەشە بێ بورێتەوە سەیری خوارەوە بکە، یعنی لە بەرزیە ترسێ. ئەمە پێی ئەڵێن فۆبیای. هیوا هەیە لە شوێنی داخراوە ترسێ. ئێستا من پیرەژنێکی دراوسێمان هەیە، هەموو ڕۆژێ ئەچێتە دەرە، شەوان درێنگ ئەگەڕێتەوە، ماوەیەک فەقیرە زادی نەبووچێتەوە لە ماڵەکە خۆشی بخەوێت. تووشی کلۆسترۆفۆبیا بوو. کلۆسترۆفۆبیا ئەوەیە کە لە ژووری داخراوە ترسێ. هیوا هەیە تووشی سۆشڵ فۆبیا ئەبێ، واتە لەوە ئەترسێ بچێتە بەردەم خەڵک قسە بکە، لەوە ئەترسێ بچێت لە بەردەم خەڵکا مەسەن پرسیارکە یا خەڵک سەیریکە، لەوە ئەترسێ. ئەم ترسانە هیچی ترسی واقعی نین. ئێستا تۆ ئەگەر لەو بازاڕا کابرا بە چەقۆ پەلامارێ با بترسی، حەقی خۆتە. نەفەرە میلی لێبێنێتەوە بترسی، ئاساییە. ئاگرێ بکەوێتەوە بترسی، ئاساییە. باشە؟ مەلە نەزانی بکەویتە ناو ئاوێ بترسی، ئاساییە. ئەمە ترسی طبیعیە، ئینسانە بێ بترسێ. بەڵام ئەم ترسە نائەقڵانیانە پێیان ئەڵێن فۆبیا. باشە، بزانین ئەم ترسە لە ئەسڵا تەشریحی کەم بۆتان. چەند نەفەر لێرە پزیشکی دەرونی و تەلەبەی بەشی دەروونزانی و ئەو شتانەیە؟ چەند نەفەر لێرە؟ یەک نەفەر. چەند نەفەر لێرە؟ چەند نەفەرمان لەگەڵا؟ دەی چەند نەفەر لە بەشی دەروونزانی و نەخۆشی دەرونی و ئەو شتانە ئەخوێنێ؟ زۆر باش. ئێستا من تەشریحێکی بۆ ئەکەم، یعنی تەشریحی خودی فۆبیا. فۆبیا چۆنە؟ ئەم کولەیە لە مێشکی منە کە لە کولە ناترسم، هەر ئەوەنێ. هەر ئەوەنێ. من جاری وا بۆ کولەم گرتووە، ئەوە نەبوو، مەسەلەن ئەوەنی پەنجەم بوو گرتوو، باشە، یا قەڵەوتر و گەورەتریش وەرگرتوو. من لە کولە ناترسم. ئەم کولە قەباری خۆی هەیە. من ئەزانم ئەم کولە فەقیرە، ئەگەر شل بیگرم زۆر قاچی وا لێ بکە، قاچی لێ ئەبێتەوە. بۆیە دڵم نایە کولەیەک ئاوا بە ئیهمالی بگرم، چونکە ئەزانم ئەگەر زەخت کە قاچی لێ ئەبێتەوە. من ناتوانم زەختی لێ بکەم، چونکە گوناحە بەلامەوە، ئەڵێم شاخەکانی خراپە بێت، کەواتە من کولە بە واقعی ئەبینم، بۆیە لێ ناترسم. ئەو کەسەی فۆبیا هێزان چۆنەی بینێ؟ بەدەست خۆی نیە، شاخەکانی ئاوە نەبێت، لە خەیاڵەکەیە، لە مێشکە. هەر کە بینی یەکسەر نییە ئەم قاچانەی ئەوکو مشار وایە بەبێ مشارێکی ئەوە لەبەرچاوی. کەواتە فۆبیاش چییە؟ فۆبیاش ئەوەیە کە خەیاڵەکە زۆر ناتەبیعیە، بۆیە بەرگەی ئەم خەیاڵە ناگرێت کە کولەکە پەپولە بۆ ناسکیە، هیوایە لە پەپولە ترسێ. بۆ؟ چونکە دەمی پەپولەکە و قاچی و ئەم شتانەی پەپولەکە لای ئەو ئاسایی و طەبیعی نییە، بۆیە فۆبیا دروستە بێت لە حاڵەتێکە. ئێستا یا ئەوانەی بێز لە شتەکەنەوە، هەمووی تەسویرە بەڕێزان. ئینشاءڵڵا بەتەما هەم ئەم ساڵ 2-3 ساڵە هەر وعدم ماوە بیڵێمەوە کۆرسێک لەسەرەوەی کە چۆن کۆنتڕۆلی مێشکی خۆتەکەی و چۆن ئەتوانی کێشە دەرونیەکانی خۆت و کێشە نەفسیەکانی خۆت چارەسەرکەی، خۆت بیکەی خۆت، وەکو چۆن فۆتۆشۆپ کەسێکی شارەزا ئەتوانێت دەستکاریکە. ئینشاءڵڵا لە بەتەمام شتێکی وا بکەم ئەم هاوینە کۆرسێ بڵێمەوە بە ناوی ئەندازیاری مێشک، چۆن ئەبیتە ئەندازیاری تایبەتی دەرونی خۆت. مەسەلەن ئێستا تۆ بێز لە شتێک ئەەکەیتەوە، زان چۆن بێز لە شتێکیتەوە؟ ئەوانی کە بێز لە شتەکەنەوە، بۆ نمون دەسەیان لە مێزە، ئیتر خەیاڵێکی هەیە لە خەیاڵەکەیە یەک تەبەق تەپوتۆز و میکرۆب
بەسەر دەستیەوەیەتی جا من و تۆش یەک تۆزیکە وا بیرکەینەوە ئەبێ بڕین دەستمان بشێ هەر ئاوا بکە تۆزێ ئیتر وا بزانە یەک تەبەق تۆز و میکرۆ بەدەستەوەیە نانە پێ ناخورێ ڕێی شت جا هەر ئەم خەیاڵانەیە تووشی نەخۆشی نەفسیتەکە هەر ئەم خەیاڵانەیە ئەتکا بە ئینسانێکی ئازا ئێستا ئینسانێکی ئازا نییە خۆی ئەبینێ کە بەناو ئەو تاریشیا ئەڕوا وەکو پاڵەوان پشیلەیەک ئەبینێ کە لێ ترسێ پشیلەکە ڕائەکا سەگێ لە دوورەوەی بینێ ناوێرێ لی بۆڕێ ئینسانێکی بینێ خۆیە شارێتەوە ئەم خەیاڵی هەیە بۆ خۆی ئەتر وەڵا خۆی لێبێ بە دێو بەڵام ترسنۆکەکە بەعکسەوە کەواتە ئێمە خەیاڵەکانمان هەموو ژیانمانی داگیر کرد ئێستا کەس نەڵێ من ناتوانم خەیاڵکەم دڵنیان بەتوانی خەیاڵکی بەڵام لەوە چێ تۆزە ئیرادیەن ئیرادەت زەعیفێ بەسەر خۆتە وەرە چاکیکە تۆزە تەمرینکە شتەکان بێنە پێشچاوی خۆ لە خەیاڵەکان تا دەستکاریان کە تێکەڵیان کە جیایان کەرەوە یا وەرە چی بکە شتی زۆر خەیاڵی بکە بۆ نمونە درێختێ بێنە پێشچاوی خۆ گەڵاکانی وەکو خوێن وایە قەترە خوێنیان لێتە خوارەوە باشە ئێستا کە باسی بەهەشتەکەم پێغەمبەری خوا فەرمێ عەلەیهی سەڵات وەسەلام شتێکە وەلا عەینون ڕات شتی تیا چاو نەیبینیوە بڕۆ تەماشای فیلمی ئاڤاتار کە ئاڤاتار لە فیلمی ئاڤاتارە خەریکە ئەو شتێکە لە خەیاڵەکانی تۆیە هەیە لە مەسەلەی بوونی بەهەشت و جەهەنم و شوێنەکانی تر جۆرێک لە تەسەوور بۆ دروستەکە خەریکەی تر ئێتە پێش چاوت ئەکرێت تۆ لەم سەرزەویایی شوێنێکی کە هەیەەوە بەهەشتە ئێستا خەڵکی تایە جەهەنەمەیان چییە بۆ چکە ئاڤاتاریەت بە کۆمپیوتەر کۆمەڵی وێنەی جوان بەشەتی کۆنیشە ئاڤاتار فیلمەکە مەسەلەن هەندێک دیمەنی خەیاڵی تایە بۆ نمونە شتێکە باڵی هەیە ئێستا خەڵک ئێمە چیمان هەیە ئاياتی متشابهاتمان متشابهات واتە لێکچوەکان لە ئەسڵا یعنی چی یعنی ئەوەی کە بۆ نمونە باسی باخچە ئەکرێ لە بەهەشتا وێنەیەک لێرە هەیە پێمان ئەڵێ باخچە بەوەش ئەزانیم کەس پێی بڕین ئەوە باخچەیە بەڵام ئەوە بەس خوایەکە ڕووبارەکەی ئێرە و ڕووبارەکەی بەس خوایەکە یعنی ترێکەی ئێرە و ترێکەی ئەوێ بەس خوایەکە باشە چاو نەیبینیوە تۆ ناتوانین تەسەووریکی بەڵام ئەتوانی بیناسیتەوە جا خودی ڕۆمانە خەیاڵیەکان ئانیمەیشنەکان ئەم توانایە بۆ تۆ ئەتوانن باشکەن یعنی ئەگەر سەیری ئانیمەیشنێک بکەی شتی خەیاڵی تیابێ زۆر توانای خەیاڵکردنت باشە بێ ئێستا مناڵ بەعام توانای خەیاڵکردنیان باشترە لە گەورە چکە گەورە بەرەبەرە کە عەقڵی زیاد دەکا ئەوێ مەنتیقی بێت ئەوێ خەیاڵی نەبێت